وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم دەرسی پێشوو باسی مەفاسیدی عشقمان کرد کە ڕەحمەتی خوا لە ئیبن القەیم بێ. لە دەرسانی ڕابردووترا باسی خودی عشقی کرد کە چەند مەفسەدەی هەیە. لە دەرسی پێشووش باسی ئەو گوناهانەی ترمان کرد کە لەگەڵ عشقەکە تووشی ئینسان ئەبێ، لە زوڵمکردن لە بەرامبەر ئیتر سەواء زوڵم بێ لە ئافرەتەکە یان لە هاوسەرەکەی یان لە بنەماڵەکەی یا لە دایک و باوکی هەتا کۆتایی. و هەندێک جار وتمان ئەچێ بەرەو بابی لە زوڵم تەجاوز ئەکا ئەچێتە بەرەو بابی کوفر و شرک. هەموو ئەوانەمان لە دەرسی پێشوە لە مەفاسید باس کرد. دواتر دێت ڕەزا و ڕەحمەتی خوای لێ باسی مەحاسینی عشق ئەکات. لە چەند لاپەڕەیەکە چیرۆک و داستانانێکی زۆر ئەهێنێت لەسەر ئەوەی کە فائیدەکانی عشق چین. طبعاً کە ئێمە ئەڵێن فائیدەکانی عشق مەبەستمان عشقی سووەر نییە. ئەو ملاحەزەیە لێ بکەینەوە لە عشقی سووەڕە و ئینسان هەر وێنەیەکی بینی عاشقی بێ و بە دوایە بڕوە چێژ وەرناگرێت نە لە ژیانی نە لە ئاخرەتی. نا ئەگەر هاتوو ئەم کەسە عشقێکی ڕازگۆیانە لە دڵیا بۆ حەڵاڵێکی خۆی دروست بوو، ئایا فائیدەکانی ئەم جۆرە لە هەڵس و کەوت و مامەڵەی ئەم کەسا چۆنە؟ طبعا ئێمە هەمیشە ئەوەندە نوێنەی عشقی خراپ هاتوۆتە زەینمان، هەمیشە هەست دەکەین کە هەرچی خراپەیە لەناو عشقا کۆبووەتەوە. بەینەما ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ ئەگەر زانایان تەنها ئەم بابەتی عشقا ئەم لایەنەیان لێ خوێندبێتەوە کە فەرموویانە العشق يحمل على مكارم الأخلاق. عشق لە ئینسانەوە ئەکا لە ئینسان کە ئەخلاقی زۆر بەرز بنوێنێ. کەسێک کە عاشق بە نیشتیمانیەتی ئەبێ زۆر ڕێز لە نیشتیمانی بگرێ. عاشق بە دایکێتی ئەبێ زۆر ڕێز و حرمەتی دایک و باوکی دابنێ. عاشق بە هاوسەرێکی خۆیەتی ئەبێ ئەو پەڕی مەکاریمی ئەخلاق لە خۆیان جێبەجێکە بۆ ئەو بەرامبەرەی کە خۆشی ئەوێ. بۆیە یەحیای کوڕی موعاذ پیان وتیان کوڕەکەت عاشقی فڵانە ئافرەت بووە، فەرمووی ئەلحەمدولله کە کوڕەکەم لەسەر طبعی ئادەمی خۆی گەورە سەبری داوەتی. چونکە خۆشەویستی بەشێکە لە طبعی ئادەمی. ئینسان هەموو ئینسانێک خۆشەویستنی هەیە، حەزەکە شتی خۆش بێ. یعنی زۆرێک لە کەسە زۆر کەریم و بەڕێزەکان بابەتی عشق لە ژیانیانە ئەخوێنیتەوە. بۆیە کاتێک کتێبی طەوق الحەمامە ئەخوێنیتەوە سەرت سوڕ ئەمێنێ لەوەی کە پیاوێکی وەکو ئیبن حەزم کە چەند زانایەکی گەورە و عالمێکی زۆر گەورە یەک کتێب لە باسی عشق و شێوازی عشق و سەرەتاکانی و چۆن دروست ئەبێ و کەیفیەت و باشەکانی و هەتا دوایی نووسیوە. بۆیەش ناوی لە ناوە طەوق الحەمامە کە ئەنەما کۆترێ بێنە لە پێش چاوی خۆت گەردانەیەکی جوان لە ملیا بێ. فەرموویەتی ئەم گەردانەیە هەرچی محاولەکە دەنووکی خۆی بەرناکەوێ بۆی لە خۆی لا بدە. عشقیش بە هەمان شێواز لە گەردانەی ئینسانە کە دەرئەکەوێ هەرچی ئەکا لە کۆڵی نابێتەوە. بۆیە فەرموویانە العشق دەوا و ئەفئیدەت الکرامی، دا و باڵێن دەوا و چارەسەری دڵی کەسە سەخاوەتەکان کەسە زۆر بەڕێزەکان بریتە لە عشق. عشق بۆ هیچ کەسێ ناشێ ئیلا کەسێک کە مروئەتێکی ظاهری هەبێ، ئەخلاقی زۆر بەرز بێ، لیسانێکی زمانێکی زۆر جوانی هەبێ، ئەحسانێکی کامڵی هەبێ، خاوەنی ئەدەبێکی زۆر گەورە بێ. ئەگەر دیقەتان دابێ هەموو شاعیرەکان ئەو ئەدیبە بەرزانە هەموو جۆرێک لە بابەتی عشق لە دڵ و دەروون و هەستیانە هەبووە. بۆیە عەزیزانم مەسئلەی عشق ناڵێن هەموو تەڕەفەکانی خراپە، لە حەڵاڵا بەکارهێنانی و جوڵاندنی بەرەو باشە ئەبێتە صفاتی باش لە کەسەکە. ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ جاریەکیان هەبوو، جارەکەی فاتیمە بوو. جاریەکە چوو بۆ دڵی عاشقی ئەو جاریە بوو. ئیمامی عوسمان کەسێک کە مەلائیکە شەرمی لێ ئەکەن و حیا لێ ئەتکی.
چەند جارێ تەکلیفی کرد لە فاتیمەی خێزانی کە ئەو جاریە ببەخشە بە من بە هیچ شێوازە پێی نەبەخشی هەتاوەکو بە خەلیفەی موسڵمانان اینجا پێی بەخشی وتی فاتیمە ئەمڕۆ کە شانم قورسە اینجا ئەمانەتەکەم ئەدەیتێ پرسیاری کرد لە ئافرەتەکە پێیوت تۆ چۆن گەیشتێ دەستی فاتیمە ئەوی ژیانی خۆی گێڕایەوە کە پیاوێکی زۆر دەوڵەمەند لە بەسڕە دیارە زوڵمێکی زۆری لێ کراوە شتەکانی هەمووی داگیر کراوە یەکێک لەو شتانەی کە داگیر کراوە ئەم ئافرەتەیە دواتر دەست بەدەست هەتا گەشتە دەستی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان و ئەویش بەخشیوێتی بە فاتیمەی خێزانی عومەری کوڕی عەبدولعەزیز کە کچی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان پێوت ئەو گەورەیە ئەو سەیدەت وەک بزانی کەسی ماوە تی ئەزانم کوڕێکی ماوە نامەیان نارد کوڕە هات هەموو شتەکانی گێڕایە بە ئافرەتەکەشەوە دوای پیانەوە دوتیان ئەی ئیمام ئایا تۆ عاشقی ئەم ئافرەتە بووبی ئێستا چۆن تەسلیمەکەیتەوە بە بنە ماڵەکە لێیان بکڕەوە تی وەڵاهی نامەوێت زوڵمی دووهەمیان لێ بکەم ئێستا لە دڵمان لە جاران خۆشەویستتر ئەم ئافرەتە بەڵام نامەوێت بگەمەوە حوزوری خوا لەکەیەک لە نێوچەوانما بێ لە بابەتی زوڵمە مؤرخینە فەرمون هەتاوەکو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ عومەری کوڕی عەبدولعەزیز نەک عوسمانی کوڕی عەفان و عوسمانی کوڕی عەفان بابەتێکی ترە عومەری کوڕی عەبدولعەزیز ئەفەرمون هەتا ئەو لەحزەیەش کە وەفاتی کرد ئەفەرمون هەتا ئەو لەحزەیە کە کۆتا بە ژیانی هات عشقی ئەو ئافرەتە هەر لە دڵیا تەواجودی هەبوو وجودی هەبوو بەڵام ئایا ئەم عشقەکە لە دڵیا هەبوو بەرەو خراپەیەکی برد هەنگاوێکی نا بەرەو خراپەکاری نەخێ سیدنا عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ عەینەن عاشقی ئافرەتێک بوو و زۆر هەوڵیدا کە پێ بگا پێی نەگەیشت و زۆرێکی تر لە کرامی گەورە پیاوی زۆر گەورە ئەم حاڵەتە بەسەریانە تێپەڕیوە بەڵام بە هیچ شێوازێک نەیان هێشتووە کە لە سنوورە شەرعیەکە تەجاوزکە و دەیان چیرۆک و داستانی ترکە ڕەحمەتی خوای لێبێ ابن القيم هميان باس أكا بدريجي تناند أفرمي بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم أبو قيس مولاي عبد الله كري عمر بومان أجيرته الله برسيارم كل دايش إيمان داران سلمة وتم آية هجاري هبو بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم بالرجوع بما تشتوي كردبه الله أبجوتي نخير وتم دي أو تاع عائشة أفرمي ماشي مني أكله بالرجوع فرموي أجر شيء رواياتك ضعف كتير فرموي عائشة لدلي في غمري خويا صلى الله عليه وسلم زور خوش بيزو لهند الروايات أفرمي لا يتمالك عنها كاتك عائشة أبيني كنترولي لدس خوي أداء أجر أم تعبير دروز بيو في غمري جان صلى الله عليه وسلم يعني سيطري لسر نفسي خوينا أما بويا اعتيادي أجر لكاتك كبر رجوع بما عائشة كردبين أبيني إبراهيم عليه السلام أفرمي همو روجك كاتك هاجرة دور بو ليوي همو روج سردانيك جورك لخوشويستي ومحبت ودربرين عبد الله كر عمر بهمان شواس وزور اكتلوانا حتى ابن حزم رضا ورحمة خوي لبي لخلفاء الراشدين أفرمي لهر يشق لوانا بقري لجيانيا قصة وداستانك لمسائل عشق بابتي عشقها هي حتى عمر كوري خطاب رضا ورحمة خوي لبي أفرمي جارك بياوك بي ودوتي أي سيدنا عمر والله من آفرتكم بيني يكسر عشقي بو عاشقي بو متحجم بينكرا كوت مشيني حتى وكو هنا وازمنا هنا إمام عمر فرموي ذلك ما لا تملك أو بشيء لضليتو ياك تحملي ناكيتو بدوايا أري أفرمي كورتي بوختي ابن القيم رضا ورحمة خوي لبي أفرمي كورتي بوختي أم بابا أم باسا زور هل أجري إما أبي زور عقلنا لنيوان واقع وجائزة بلاوك أو جياكينو تشتيق جائزة تشتيق واقعة أويك واقعة بسر إنسانيات هموي برو جناهكاري أروى بلام كان بشر لعيشق جائزة كإنسان تجاوزنك لحدود خويا الله جارك ليلى مجنون كدوتي من هر جارك أقم بتو تشاو داخل تسير مناكي أوهم الشعر وأوهم باسو خواصلنا وخلقك من تو عشر يكثرين كأدبينم سير مناكي الله مجنون بيود وتي أترسم بسير كردني من برجانك كانم كاريجري لسرتو تابن تو لكدار كان وإنما هج لك يبكي وتسرتو أما أو عشقيك إسلام رجي بي أدا كدوكس بيكوا
هیچ کامێک بۆ ئەوی تریان بچووکترین زوڵم لە بەرامبەرەکەی نەکا بەڵکو تەواوی هەوڵ و جوهد و محاولەی خۆی بکە بۆی بەرامبەرەکەی پارێزراوکە. دەی کامەی بەنەفعە لە عیشق، کامەی زەرەری هەیە، کامەی ذەممە مەذمومە، کامەی مەمدوحە سوپاسکراوە، کامەی قبول ئەکرێت لە شەرعا، کامەی ڕەد ئەکرێتەوە. هەموو ئەمە ئەگەڕێتەوە سەر تەسەڕوفی ئینسانەکە، بەرزی ئەخلاقی کەسەکە. زۆر طەبیعیە دوو کەس کە عاشقی یەکتر ئەبن بچووکترین هەڵەیەکیش بەرامبەر بە یەکتر ناکەن. بۆی ئەبینی لە هەندێک ڕیوایەتە ئەبینی ئافرەتێک دێت بە یەکێک لە تابعین ئەڵێ من تۆم زۆر خۆشە، عاشقی تۆ بوو، ئایا ئەتوانی بێتە داوام؟ ئەڵێ یەحیا یەکێکە لە تابعین کە مەسروق بۆمان ئەگێڕێتەوە ئەڵێ وەکو شەیدای لێ هات، حتا دوایی چوو بە پارەیەکی زۆر زۆر خەڵکی هاندا لەسەروەی هاوکاری بکەن هەتا وەکو ئافرەتی خواست کە پارەیەکی زۆر زۆریان لەسەردا بوو. مەبەستەکە لێرە ئەم دوو کەسەی کەوا عاشق بە یەک ئەبن ئەگەر بێت و بە عیشقەوە لە ماڵێکە بژین جوانترین ژیانیان ئەبێت، جوانترین فیداکاریان ئەبێت. بەڵام سبحان الله لە وڵاتی ئێمە تەسەوورەکەن حتا ئەو دوو کەسە کە زۆر یەکیان خۆشەوێ شەڕیان زۆر زۆر ئەبێ، چکە وەکو مەلائیکە سەری یەکترەکە. یعنی ژن و مێر زۆرینەی شەڕەکانیان هۆکارەکەی ئەمە. ژنەکە نایە پیاوەکەی بچووکترین هەڵەی هەبێ، پیاوەکەش هەیە بۆ ژنەکە، بۆیە بچووکترین شت لە بینیانە ئەبێتە کێشەیەکی زۆر گەورە، جاریوە بە عەشرەتی حەل ناکرێت. حتا عشق حەڵاڵەکەش لە وڵاتی ئێمە بە شێوازێکی ستاندەر ناڕوا، بەڵکو ئەنواع جۆری ئاثام و گوناه لەو نێوانە دروست ئەبێ. هەندێک جار هەستەکەی پیاوێ لە هاوسەرەکەی خۆی ئەدا، ئەگەر پرسیاری بکە لێ بۆچی لێ ئەدەی ئەڵێ فڵانە کاری کردو، باشە فڵانە کار لە شەرعا بایی ئەوەیە کە لێ بدەی لەم ئافرەتە نەوەڵا، ئەی بۆچی لێتدا؟ ئەوە ئەو بەشەی دڵ و ڕۆحیەتی کە ئەوەندەی خۆشەوێت تەجاوز ئەکا لە حەقیە. یان هەندێک جار قسەی پێ ئەڵێ، یان هەندێک جار ئافرەتەکە بەعکسەوە. هەی تەسەوورەکەی جاری وایە ئافرەتێک ئەوەندە هاوسەرەکەی خۆشەوێ ژیانی هاوسەرەکەی تێکەدا، بچووکترین تەلەفۆن بۆ هاوسەرەکەی بە سەیری ئەکا بزانم کێ بوو. یعنی پیاوەکەی ئەگەر مەسەلەن سەلامێ بکات لە کۆڵانە لە دراوسەیەکی ئیلا ئەم ئافرەتە گومانێکی خراپی پێ بۆ، چونکە فەرتی حوبی هەیە، ئەندازی خۆی تەجاوزی کردووە خۆشەویستیەکە و هەی لێ هاتووە کە نازانێت چۆن مامەڵەکە. بۆیە ئەڵێن ئێمە عشقی حەڵاڵ هانی کەسەکان ئەدا بەرەو ئەوەیان ئەبا کە خواناسیان کە، بەرەو ئەویان ئەبا ئەخلاقی بەرزیانە بڕوێنە، بۆی فیداکاری بۆ یەکتری بکەن نەک دژایەتی یەکتری بکەن. بەڵام لە وڵاتی ئێمە سبحان الله بەشە باشەکەشی خەریکە، بەڵام هەر بە خراپە بەسەرمان ناشێتەوە. بۆیە کەسی ئیماندار لەم بابەتی مەسائلی عشقا مامەڵەی تایە، کەی مامەڵێکی تەندروست ئەبێ کە شەریعەت بەسەریەوە حاکم بێ، بڕیار بۆ دڵی بدە. طبعا دڵ و عەقڵی ئینسان عەزیزانم دووشتی زۆر جیاوازە. جاری وا هەیە دڵ شتێکی بە معنای کەلیمە ئەوێت، عەقڵ ڕێگەت نادا. عشقی حەڵاڵ ئەوەیە کە عەقڵ و دڵ پێکەوە هاوتا بن. عەقڵ بڵێت بەڵێ ئەم شتە ئەگونجێ، دڵ هاواری بکە و پێ خۆش بێ، اینجا پێکەوە هەردووکیان بڕیار لەسەر ئەم کەسە بدەن و شەریعەت تەحەکوم کا بەسەر ئەم کەسە. ئەگەرنا هەموو جوڵە و حەرەکەیەک لە مەسائلی عشقا ئەبێتە گوناه و خەتاباری بەسەر ئینسانەکان. بۆیە ئەم بابەتەی کە بریتیە لە مەسائلی عشقی حەڵاڵ با بڵێن ئەو بەشەی کە دروستە لە عشقا، یا ئەو مەدح و ئەو ثەنایی کە عولەما کردویان لە بابەتی عشقا، هەمووی ئەگەڕێتەوە بۆ عشقێک لە نێوان ئافرەتێک و پیاوێکە کە ئەو پەڕی خاوەنی مەکاریمی ئەخلاق و ڕەوشتی بەرز بن، کە ئەڵەم ڕەوشتی بەرز بەس تەنها جینس مەبەست ڕەوشت نییە، لە زمانیانە، لە دڵیانە، لە کردەوەیانە، بە دڵیش ئازاری یەکتر نەدەن. دەی ئێستا مەسەلەن سەیرەکەی هەر لە سەرەتای عشقەوە دوو کەسەکە بە درۆ دەست پێکەن لەگەڵ یەکترا، صدق لە نێوانان نییە، بۆیە بەرەکەت لە ناو عشقیشان نییە. عشق کاتێکەوە بەرەکەتی ئەبێ ئەم دوو کەسە هەردووکیان پێکەوە بۆ یەکتری بتوێنەوە لەسەر صدق و ڕاستی کۆ بنەوە. ئەگەر نادروست و ناجائز ئەبێ بەرەو ئەو لایەنە ئەڕوا کە مەذموم بێ لە حیاتی ئینسانە. ئەفەرمێ مادام ئەم باسەمان باس کرد، باسی خراپی عشقمان کرد و باسی باشیمان کرد، ئەفەرمێ ئەمەوێ لە خزمەتانە باسی ئەوە بکەم کە باشترین جۆری مەحەبەت
باشترين واجب لمحبته برسترين بلا بريتيا لو محبة خوشويسيك منالك لدايك أبي إنسانية هر هموي أو بشر محبتيتي كونترين مال لسر زوية مال عبادته كونترين مال لسر زوية مال عبادته إنسان بطبعي خوي بروحي خوي حزب عبداتي وطاعته حزب أو هيك عبداتي ومحبتك رازقيانا لك رب العالمين خوي أبكى أفرمي أمل فطرتي هي فطرتي أوا خلق كراوة أو كسيك أسمان كانوا الزوي دروس كردوا فطرتي مروفكاني دروس كردوا هموي سبحان الله لسر محبة دروس أبي يعني أجر إنسان محبتي بخوا جل جلاله النبي بتشكترين طاعتي بين أكري ناتواني حتى سر شهادي لا إله إلا الله كتو علي لا إله إلا الله هيش برستراوك نية يعني هيش برستراوك نية بحق الراستي وخوشم بإلا الله نبي جل جلاله دي أو إلهي كتأله القلوب بالمحبة والإجلال كخوي وايكرد وكدلا كان عبداتي بكن بخوش ويستيو برز راقرتني خوا جل جلاله تعظيمي كان خوان زليل كان لبردميا دي بخوا هرشي عبادة تنهابو أو أكري دي عبادة أجر تعريفي كان بلان عبادة شيء عليهم كمال الحب هرشي حبك ويكروك حبك كامل وخوش ويستي تواو مع كمال الخضوع والذل لقل أويك إنسان بالطواوي خوي زليل كالبردم خويا سري النبي كالبردم يا من بريتي لا عبادة كألم سري النبي كما بس من سري حقيقي إنساني يعني ضلي النبي كالبردم خويا دي شركيش لعبوديته كجورترين ظلمة أويتو كخوا قد لي ونابوري أويتو لحب وخشويستي تو غير خوا تواجدي هبه أجر بين سيركن يعني لباسي محبته همو اكتباني كخوا ناردوني همو بيغمبران كناردوني فطرتي إنسان خوي همو أوانا باسي محبته وخشويستي بو خوا جل جلاله چوك عقيدة بخشويستي دا أمزري بخوا عقيدة بعلم دا نامزري عقيدة بمحبتي خوا دا أمزري كسك محبتي خوا لضل يا نبي شرم لخوا جل جلاله وهو محبتك وخوف لخوا وهو محبتك ورجاء لخوا جل جلاله وهو محبتك يعني ما سيشت من هي ابن تيمية لفتاوك أفرمي إنسان لبر سيشت عبداتيك يان لبر خوشويستي يان لبر خوف أترسي لخوا وأترسي لعاقبة جنة بابلان آجر ترسي لآجر يان لبر باداشت رجاي وايا خوا لي خوش بي رجاي وايا كخوا يقول بي خاتباج رجاي وايا خوا ببيني أفرمي مسائلي ترس كإنسان لترسي خوايا عبدايتي بك أفرمي لم دنيا هي بلام لآخرتها كنجاتي بنية عبادتي خوف نامني أقر شو بهشت وعبادتي خوفي نامني ليه رهيتي بس للدنيا عبادتي الرجاء ولا إخوة سبحان الله الدنيا نيتي شو كان الرجاء كابتشيت بهشت هو ليه نيتي ليه هيتي بلام محبة اللي رشيتي ليه رشيتي عبادتي خوشويستي لنا وبهشت أمين لنا وبهشت توهر خوا جل جلاله خوشي إنسان كسيدي أوهم نعمتك أفرمي أجر كسي إحسانك بتشوك اللي قلبك تو خوشته بالطبيعة إنسان أول ديك سيدي همو إحساني خوابك اللي قلتو يا شون خوش ناوي شون الناوي دي قد بدأت شون لقل ياتيكل نابي أتو مثلا كسيك بيت عملياتك بسيطة توبكا من هند جال اسم الله هندي نخوشك عملياتك كدو تشاك بوتوا زور وصفي دكتورك أكا جارك شو ملاي نخوشك يوم صاقر تشاو ليق وما بتشوف لا دكتورين من وتخوادك خوب أو دي وتخوادك يوم صاقر ليق وما دكتورين من زور تشاك يعني تصورك بو أم دكتورة ببارشي داوا عملياتي كردو زور ممنونيتي كعملياتك ناجح درسو أي أبي محبتي أبو أخوة شوان بكبر دوام أم بيني نجواني بتو عطا كردو أفرمي هرشي محبته جواني لقل جلال والريزة أم دوانه وأكل إنسان شتيكي خوش به هند جار جمال سرنج الرائك يشوي كسك خوش به هنا جار ريز وقاري كسكا كأكات الجمال معنوي كسكا شكو دايكو باوك توسيرك ريزك زور قورا جلال وقدرك زور قورا وتعظيمك
وای کردووە کە تۆ خۆشە بووێ ئافرەتێک جاریوە جەمالەکەی ڕاتەکێشێ گەنجێک جەمالەکەی ڕاتەکێشێ وات لێ ئەکا کە خۆشت بوێ ئەفەرمێت دەی هەرچی جەماڵ و جەلال هەیە هەر هەمووی هی خوایە جەلە جەلالوو هەمووی لەوایە چی جوان ئەبینی لەسەر زەویە دەستی معنەوی ڕەب العالەمین خەڵقی کرد و دروستی کرد چی جەلال و گەورەی ئەبینی و ئیجلال ئەبینی هەمووی لە خواوەیە دەی بەخوا غەیری خوا استحقاقی ئەوەی نییە کە خۆشت بوێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله أم حبيك لقل خوايا أيكي بخوا بس ادعانية أبي كردوا بكي كردواج لبيناوي تشيا أكي لبيناوي جمال وجلال خوايا أكي أفرمي يا أيها الذين آمنوا من يرتد منكم عن دينه فسوف يأتي الله بقوم يحبهم ويحبونه طبعا ئێمە بە ژنومێر ئەڵێن هاوسەرگیری مەسەلەن یان ئەڵێن هاوسەری یەکترن ممکنە ئینسان هاوسەر بە یەکتریشی خۆش نوێ بەس هاودڵ نابێ یەکتری خۆش نوێ بۆی وشەی هاوسەری تۆزە ملاحەزە لەسەری هەیە ئەگەر بمان وتایە هاودڵی یەکن ئەوە تەواو چکە ممکنە ژنومێر دەکۆ بنەوە هاوسەری یەکتریش بن و دڵیشیان لەگەڵ یەک نەبێ بەڵام نە هاودڵی زۆر گەورەیە خۆشەویستی بۆ یەک بگۆڕنەوە دەی بێنە پێشچاوی خۆت خوا جەلە جەلالوهو ئەفەرمێ ئەگەر ئێوە هەڵگەڕێنەوە لە دینەکە واتە مەحەبەتان نەمێنێ بۆ خوا فسوف يأتي الله بقوم يكم صفتيان أوي يحبهم ويحبونه أوان خوايا جل جلاله خوش أوي خوش جل جلاله أواني خوش أوي لبرأنبر يكتره خوا أوان هل أبجيري خوشي أوان كسشوان كوتي دينكن أوانيش خوايا زور خوش أوي صفتيان أوي أذلة على المؤمنين لقل إيمان دارانا زور زليل أعزة على الكافرين لقل كافران وبيبروانا زور عزيز وبهيز نجنادا وكافران يجاهدون في سبيل الله ولا يخافون لومة لائم لبنا يخوايا أجنقنو جهاد أكن بهي الشوازيك لو ميلو مكارك تأسيل لأواناك ذلك فضل الله يؤتيه من يشاء والله واسع عليم بخوا مفضل خوايا قر خوا بكسيكي وبخشي محبي خوابي زليل بي بو إيمان داران عزيز بي برانبر بكافران مجاهد بي للومي لو مكاران نترسي مفضلك زور قوري إنما وليكم الله ورسوله والذين آمنوا كي ولي إيوه كي خوش بيستي إيوه خوايا بيغمبري خوايا صلى الله عليه وآله وسلم إيمان دارانا كام إيمان داران هم أواني الذين يقيمون الصلاة ويؤتون الزكاة وهم راكعون ما دام نيجك أهل قبلية خوش بيستي توي ولي توي ومن يتولى الله ورسوله والذين آمنوا فإن حزب الله هم الغالبون طبعا إسا أنواع أحزاب وأفكار هي حزبي إخوة جل جلاله ويم صفتان إتيابي أولياء إخوة أهل حبي إخوة أما أنا حزبي إخوان بابشي نسر بيغمريان صلى الله عليه وآله وسلم أفرمن لا يؤمن أحدكم حتى يكون هو أحب إليه من ولده ووالده والناس أجمعين لروايتك حتى أكون أفرمي إيمان تانية عبدك إيماني نية حتى أكون مني لخوي خوشترنا به لباوكي خوشترنا به لهمو خلقي لمن الله كاني خوشترنا به أما كي بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم إمام عمر فرمي والله يا رسول الله صلى الله عليه وآله وسلم لهمو يعني خوش ما زياتر بس خومنا فرمي إيمان طواني أبي اللي خوشد من زياتر خوش به سبحان الله دي قد أديك أما كي أما بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم باشا من بو بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم خوش والله لبر خواه لبر أو أمير روانا كردو هلي بجاردو بيامي خوي بيدا خوشم أي أبي خدام چون خوش به وچنه خوش به أو پیغمبر و روانه کراوە کەیە من ئەوەن دەم خۆشەوێ لە نەفسی خۆم زیاتر ئەی ئەبێ خودام جل جلاله چەندێ خۆش بێ کە خاوەنی هەرچی جەماڵ و کەماڵە بۆیە ئەفەرمێ ئەگەر بێت و مەحەبەتەکان بپێوی هەموو ئەوەی کە مسلمان خۆشیەوێ لە پێناوی خۆیە خۆشیە واللهی دایک و باوکیش لە پێناوی خۆیە خۆشە چکە ئەمان هەمووی ئەسبابن بۆ عەیشی تۆ بۆ ناسینی خۆیەکی حەقیقی بۆ تۆ والله هاوسەرەکەشی ئینسان لەبەر خاتی خوا خۆشە
والله ئەولیای کە خۆشەوێ هەر هەموو لەبەر خاتی خوا خۆشەوێ. ئێمە هەر هەمومان سەیدنا ئەبوبەکرمان زۆر خۆشەوێ، سەیدنا عومەر، سەیدنا عوثمان، سەیدنا عەلی، ئەهلی سونە ئەهلی حوبە، خۆشەویستیە. طبعا ئەهلی سونە یەک پێغەمبەر نییە ڕقمان لێ بێ، هەمومان خۆشەوە، سەڵەوات بۆ هەموویان ئەنێرین. ئەوەنی ئەڵێن عەلەیهیم الصەلاة وەسەلام، سەڵات و سەلام بۆ هەموویان ئەنێرین. بەخوا پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام ئەهلی سونە ئەناسن هەر هەموویان. ئەچیتە لای موسا تۆ سەڵات و سەلام بۆ ناردوو ئەدناسی، ئەچیتە لای زەکەریا سەڵات و سەلام بۆ ناردوو ئەدناسی، ئیبراهیم هەموو تەحیاتێک سەڵات و سەلام بۆ ناردوو، ئەو سەلامی بە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بۆ تۆ نارد، تۆ جوابت داوەتەوە. هەموومان یەکتری ئەناسین. ئەی لەگەڵ ئەولیا و سەحابەیە ڕەزا و ڕەحمەتی خوایان یەک سەحابە نییە ئێمە ڕقمان لێ بێ، هەموومان خۆشەوە. 124,000 سەحابە هەر هەموو لە دڵی ئێمە مەحەبەتێکی تایبەتی هەیە. ئەمانەمان بۆ خۆشەون. والله لەبەر پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم و نەسرەتی دینەکەیاندا. ئەولیامان بۆ خۆشەوێ لەبەر خاتی ئەو دینە. پێغەمبەرانمان عەلەیهیم الصەلاة وەسەلام بۆ خۆشەوێ هەمووی لە پێناوی دینەکەمانە، لە پێناوی خودایە ئەگەر کورتی کەینەوە. کەوابوو چڵەپۆپەی خۆشەویستی لای ئێمە بریتێ لەو مەحەبەتەی کە لەبەر خاتی خوا جەل جەلالوه خۆشەویستی دەرئەبڕین بۆ هەموو ئەوانەی کە لە دەوروبەرمانە هەن، هەمووی کەوابوو مەحەبەتی بیسەبەبی پێوترێ لە عەرەبیە، مەحەبەتی مطلق و سەرەکی ئێمە بریتێ لە خودا جەل جەلالوه. حتا عولەما فەرموویانە مناڵ کە ئینسان خۆشی ئەوێ، مەسەن باوکێک مناڵەکەی خۆی زۆر خۆشەوێ، هۆکاری چییە خۆشی ئەوێ؟ چونکە ئەوێ لە دوای خۆی بە دوای خۆیە ئەو وەلەد صالح یەدعو لەه، ئەولادێکی صالح بە دوایە بێت. هەندێ باوە کە هەوڵ ئەدا لەگەڵ مناڵەکەیە پەروەردەی کە ئەوێ بیکاتە قائیدێک بۆ ئەم ئیسلامە خزمەت کە ئەوێ یەکێک بێت لە ئەولیای خوا. دەی هەر هەمومان ئێمە ئەبێ ئەم حاڵەتە لە پێش چاومان بێ، هەرچیمان خۆشەوێ خۆشەویستی حەقیقیەکە لە یاد نەکەین، خوامان جەل جەلالوه لە یاد نەچێ، ئەومان بە سەرەکی ترین خۆش ئەوێ، ئەمانەی تریش هەمووی خۆشەویستەکانی تر لە پێناوی ئەوایە خۆشمان ئەون. خوا جەل جەلالوه هەموو مەخلوقات و کەونی لە پێناوی ئینسانە دروست کرد، ئینسانی لە پێناوی خۆیە دروست کرد. ڕیوایەتێکمان هەیە ئەگەرچی زەعفێکی تێیە ڕیوایەتەکە، بەڵام زانایان زۆر کردیانە بە ئیستیشهاد لە بابەتە تەسکیەکانە، هەموو کەون و کائینات لە پێناوی تۆش لە پێناوی خودا. ئیمامی غەزالی فکرەیەکی سەیری هەیە، ئەفەرمێ ئەو ئەستێرانەی کە تۆ چاو بەرزەکەی تۆ ئەیبینی، چەند ئەستێرە ئەبینی؟ چەند ئەستێرە هەیە بە ئاسمانەوە؟ پرسیارەیەکەم چەند دانە؟ مناڵم 5 ملیۆن. کیاڵێ زیاتر؟ دەبڕۆم بیژمێرم بزانە وایە نا. ئەڵە جارێ بەهلول بە کەسێکی وتی چەند ئەستێرە بە ئاسمانەوە هەیە؟ وتی وەڵاهی نازانم. وتی دیارە تۆ هیچ نازانێ. ئەڵە دوایی وتی نانە ئێستا چاری یەکەم. وتی نا بەهلول ئەی تۆ پێم بڵێ بزانم چەند بە ئاسمانەوە هەیە؟ وتی ئەلف یعنی ملیۆنە. وتی جا ملیۆنە چی ئەو هەموو ئەستێرە؟ وتی جا بڕۆ بیژمێر بزانە زیاتر هەیە کەمترە. تەسەوور کە ئەم هەموو ئەستێرە، ئەم هەموو گەلە ئەستێرە کە ئێستا باسی کونە ڕەشەکان لە ئاسمانە، وەکو گەردەلوولێک جاری وای هەزاران ئەستێرە ئەخوا، ون ئەبێ لەو شوێنە ئەستێرەکان نامێن، لە شوێنی تر ئەستێرە دەرەچێ. ئێستا عولەما فەرموون ئەمە مەرگی ئەستێرەکانە، لێرە هەمووی ئەمرێت و لێوە زیندوو ئەبێتەوە دەرەچێ، ژیانی نوێیان دەست پێ ئەکاتەوە. ئەم هەموو کەون و کائیناتە، ئاسمانی یەکەم ئەوەندە، ئاسمانی دووەم، ئاسمانی سێهەم، چوارەم، کەون هەمووی لە پێناوی مرۆڤە. بۆیە غەزالی ئەفەرمێ ئەگەر ئەستێرەیەک لەو ئاسمانە هەبێ ئاوا چاوە بەری کەوت، ئیلا ڕەبتێکی لەگەڵ تۆیە هەیە، لە پێناوی تۆیە کراوە، شتێک بزانی یا نەزانی. بەخوا هەر گیایەکەت بینی لەسەر زەوی ئاوا بەرامبەری بووە سەر لە پێناوی تۆیە دروست کراوە، بزانی یا نەزانی. هەر گوڵێکت بینی لە پێناوی تۆ دروست کراوە، بزانی یا نەزانی. هەر دارێک، هەر ئاژەڵێک، ئەزانی ساڵانە دەیان جۆری ئاژەڵی نوێ ئەدۆزێتەوە کە ئینسانێت پێی پێ نەبردووە. ئەمە لە پێناوی هەمووی لە پێناوی مرۆڤە، ئینسانە. ئەی ئینسان تۆ لە پێناوی چی؟ لە پێناوی خودایە و لە پێناوی مەحەبەتی ئەڵڵایە جەل جەلاله. بۆیە هەر یەکێک لە ئێمە مەحەبەتی خوا جەل جەلاله سەرەکیترین کارێتی کە ئیشی لەسەرەکە. بۆ نوێژە بکەی بەبێ مەحەبەتەوە نوێژەکەت قبوڵە بێ.
ئەبێ بە ڕۆح نوێژەکە بە خۆشەویستیەوە کردبێت. جارێک گەنجێک هاتبوو زۆر ئەگریە، ئەی ماسە من تەنها 10,000 پێویستە بۆم تەرتیب بکە. ئەخە کوڕ تۆ 10,000 بۆ چی؟ ئەخە ئەوە ئێستا 10,000 دایتە دەی بەیانیەیتەوە. ناوەڵا ماسە بەس پێم بڵێ بۆچی ئەدەمێ؟ وەڵی ماسە خۆشەویستەکەم داوای شتێکی لێکردم بە 10,000 حەلەل. 10,000 بێ بەس. ئەی دوای 10,000 قەینا بژبرم قەینا بەس ئەوە جێبەجێکەم. تەسەوور کە یعنی ئەگریا لە پێناوی ئەوەی شتێ جێبەجێکە بە خۆشەویستیەوە. ئەی ئێمە چۆن نوێژەکەین؟ ها ئەچینە بەردەم خوا جەل جەلالوهو بە خۆشەویستیەوە ئەیکەین، ڕۆح و دڵمان لەگەڵ یا ئەڵڵاهو ئەکبەرەکە. ئایا بەم کەیفیەتە ئەمانەیە فیداکاری بکەین لە پێناوی خۆشەویستەکەمانە؟ ئەوە عاشق و معشوقێک ئەبینی ئاگایان لە خۆیان نەماوە، ئەی تۆ بۆچی ئاگات لە هەموو شتێکەیە؟ بۆیە غەزالیە فەرمێ زۆر کەسەیە لەناو بازاڕە لە نوێژە، لەناو نوێژە لە بازاڕە نوێژ ئەەکەی، نوێژ لە بەردەم خۆی بەس لەناو بازاڕە، لەناو شیوەک لە شیوەکانی دنیا ئەمێشکە مەشغوڵ، بەڵام لە شیوەک لە شیوەکانی دنیا کارەکەی. سبحان الله دڵە لەناو مزگەوتایە. بۆیە ڕەجوڵ قەلبه معلق بالمەساجد، ئەوەی دڵی بە مزگەوتەوە وابەستەیە، واتە لە دەرێ لەناو بازاڕە، بەڵام خۆی دڵی لەناو مزگەوتایە، ڕۆحی لەوێ، خۆشەویستەکەی لەوێ، ئەزانێت لەوێ ئەو قڕ ئەگرێ. بۆیە هەر یەکێک لە ئێمە ئەبێ کاری ئەسما و بەرزی بریتی بە لە دامەزراندنی خۆشەویستی. زۆر کات خۆشەویستان و عەزیزان پرسیارەکەن ئەڵێن مناڵەکەمان لە چیەوە دەست پێ بکەین لە پەروەردەیە؟ بەڕاستی تەنها لە خۆشەویستی خوا لە دڵیا بچێنەوە لێگەڕێ. وەڵاهی ئەگەر لا ڕێژ ببێ هەر ئەگەڕێت لێگەڕێ بە مەحەبەتی خوا چەکەرەکە لە دڵی. ڕۆژێک لە ڕۆژان ئەم چەکەرە بچووکە ئەبێتە دارێکی زۆر گەورە و بەرهەمی زۆر گەورە ئەدا. هەر یەکێک لە ئێمە ئەو هەموو کارە باشە ئەەکەین، ئەخر ئەگەر مەحەبەت نەبێ ئێمە بۆچی بیکەین؟ ئەگەر لە پێناوی خوا نەبێ بۆچی بیکەین؟ بۆیە ئەو مەلیکە کە هیچ شەریکێکی نییە، ئەو فەرد و تاک و تەنهایە و هیچ هاوڵێکی نییە، ئەوە هەرچی شتە ئەفەوتێ و ئەو ئەمێنێ، ئەوە بوو کە هیچ کاتێک زەمن و گەردون نەبوو، ئەوە کاتێک زەمن و گەردون نامێنێ هەر ئەمێنێ. دەی ئەوە کاتێک کە عەبدەکان گوناهەکەن عەسیانی ئەکەن، ئەمەندەی خۆش ئەون لە کاتی عەسیانەکە هاوکاریانەکە و سەتریانەکە. بۆ خوا جەل جەلالوهو نەئەکرا ئێمە فەزەحکا بە هەموو گوناهەکانمان. ابن القیم ڕزا ڕەحمەتی خوای لێبێ ئەڵێ شوکری خوا کە لە یەکێک لە کتێبەکانە ئەفەرمێ شوکری خواکە کە داوێن و عەورەتت لەم شوێنە نەبوو لە نێوچەوانت، هەر هەڵەیەکە بکردایە دەرەکەوتی. ئەفەرمێ شوکری خواکە کە گوناه بۆنی نەبوو، جا خۆ ئەگەر بۆنی ببووایە تەواو یەک کەس لەگەڵ کەسێک تر لەسەر زەوی نەئەتوانی بژی. کورە سوپاسی خوا کە خەیاڵ کەس نایبینێ لە ناخی خۆتایە، کورە سوپاسی خوا کە خاوەکانت خەڵک پێی نازانێ، کورە سوپاسی خوا کە لەسەر ئەو هەموو خەیاڵات و خەتەڕەی کە بە مێشکی تۆیە دێت دەنگێکی خەڵک پێی نازانێ خوا سەتریەکە. والله جاری وایە عەبدێک ئەچێ گوناهەکات، خوا جەل جەلالوهو تەواوی علمی هەیە ئەم عەبدەی زۆر خۆشەوێ گوناهەکە، ئەم عەبدە هیچ گوێ بە خوا نادا جەل جەلالوهو. کاتێک کە گوناهەکە ئەکا خوا لەو کاتە زۆر بەڕەحمە لەگەڵیە، وەکو ئێمە نییە. ئێمە تەمان کەسێک گوناهەکە لە پێش چاومان ئەکەوێ، والله ئەو کەسەی کە سوک ئەبێ بەخۆی گوناهەوە لەو کاتە ڕەب العالەمین ئەی عەبدەکەم کەس تۆی ناوێ من تۆم ئەوێ. هەر چۆن کاتێ ئینسان پیرە بێ کەس ناوێ خوایان ئەڵێ ئەی عەبدەکەم من هەر تۆم ئەوێت. بە هەمان شێواز واللهی کاتێک کە گوناهەکە هەوا و ئۆکسیجینەکە شاردنەوەکەی قدرەت و تواناکەی لەسەر گوناه خوا پێ عەتاکە، ئەمەندەی ئینسان خۆش ئەوێ کەون و کایناتی لە پێناو ئەوە دروست کردو. ئەگەر کەعبە بە و شەریفیە بفەوتێ و هەدم ببێ و بڕوخێ نەک مرۆڤێک باشە ئینسانێک بفەوتێ، قەتڵی کەسێک کەون و کائینات هەمووی تێکچێ نەک کەسێک بە ناحەق بکوژرێ. تەسەوور کە بۆیە ئینسان زۆر گەورەیە لای ڕەب العالەمین. بۆیە ئەو هەموو عەسیانە ئەکەین و هێشتاش ئومێدمان زۆر زۆرە بە ڕەب العالەمین کە عەفوی خۆی بەسەرمانەدا ببارێن. ئەزانی ئەمە چی گوناه بەرزەکەینەوە. ئەم بەیانە لە خزمەت شێعرێکی مەحویە زۆر سەرنجی ڕاکێشام. مەولەویە، مەولەوی ئەفەرمێ ئەی نەفس ئەگەر تۆ شەرمە نییە بەرامبەر بەخوا و بێحەیای، شەرم کە بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم کە لە ڕۆژی قیامەتە بەهۆی تۆ شەرمەزار بێ،
کە پێی بڵێن ئەمە شوێنکەوتەکەی توی ئاواک ئەڵێ ئەگەر لێرە جوابێکت بۆ نەفسی خۆت پێ بێت چی لەوێ کاتێک کە ئەبینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی ناڕەحەت ئەبێت لەوێ چی جواب بیت ئەڵێ ئەگەر شەرم لە خۆت ناکەی شەرم لە پێغەمبەری خوا بکە صلی الله علیه و آله و سلم خۆ ئەگەر شەرم لەو ناکەی شەرم لە ڕەب العالەمین بکە بۆیە لە گوناهەکانت بوەستە بۆیە کاتێک کە گوناهەکەی بەخوا هیچ کاتێک لەو کاتە لەوە ئەچێت تۆ بڵێ کەسم لەلایەن نییە کەس ئاگای لێ نییە زۆر نزیکم لە گوناهەکەوە ڕەب العالەمین لە گوناهکارەکە لە گوناهەکە لە تۆ نزیکتر ئاگای لێتە دەی لەگەڵ ئەوە گوناهەکە ئەەکەیت دەرگای تەوبەت بۆ ئەکاتەوە هانت ئەداتەوە بۆ تەوبەکردن هۆ عەبدەکەم بگەڕێرەوە عەبدەکەم جارێکتر وەرەوە سبحان الله ئینسان جاری وا هەیە دڵەکەی ئەوەندە ڕەقە حەز بەمانەش ئەکا شەرم لە خوا ناکە حەز بەمانە ئەکا شەرم لە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ناکە دەی هەرچی سڕ لای خوا عەلانیەتە هەموو ئەوەی بە خەیاڵی تۆیە ئەڕوا لە بەردەم خوایە دانراوە نووسراوە ئەوەی بە نیەتی تۆیە گوزەر ئەکا خوا ئاگای لێیەتی هەموو ئەو غەیبیاتانەی کە هەیە لای خوا مەکشوفە هەموو نێوچەوانەکان بۆ ڕەب العالەمین سەر شۆڕەکەن هەموو دڵەکان لە بەردەم ئەوە ئەوەستن لە کونهی ئەو تێناگەن دەی بزانە مەحەبەتی ئەو چۆن لە دڵتا بەرپا ئەەکەیت چۆن خۆشت ئەوێ چۆن بە مانای کەلیمە بۆ ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەم باسی عیشقە ئەکات و دوایی ئەمان هێنێتەوە بۆ لای خوا جەل جەلالی کورە دڵداریەوە فێر بە چۆن دڵداری لەگەڵ ڕەب العالەمینە بکەیت لە عیشقەوە فێر بە کەسی عاشق ئاگای لە خۆی نییە ئەی تۆ لەگەڵ خوای خۆتا چۆنی بە چه شێوازێ مامەڵە ئەکەیت والله جاری وا هەیە ئەگەر سەعاتێک دوان سیان 10,000 دوو کەسی عاشق لەگەڵ یەکترا دانیشن بێتاقەت نابن لە یەکتر جاری وا هەیە دوو هاوڵ دائنیشن ڕۆژێک دوان سیان 10,000 ماندوو نابن لە یەکتری هەندێک تەڵەبە هەبوون لە زانکۆ ئەم بینین لە داخلی پێکەوە بوون لە زانکۆ پێکەوە بوون ئەش ڕۆشتنەوە هەر پێکەوە دوای ئەهاتنەوە هەرچیان لە ماڵەوە ڕوویدا و هەرمان بۆ یەکتری گێڕایەوە بۆ چونکە یەکتریان خۆشەویست پلەکە پلەی عشقیش نەبوو هەر خۆشەویستێکی سادە بوو ئەی ئێمە بۆ لەگەڵ خوایە جەل جەلاله وا بێزار و بێتاقەت ئەنەوی لە کەلامی خوا جەل جەلاله ئەبێ خوا خوات بێ کەلیمەیەک زیاتر بە حەیاوە لێبنەوە بە شەرمەوە بە ڕۆحەوە بە دڵەوە لە خزمەتیا بوەست لە نوێژە وەستای خوا خوات بێ لەحظەیەکی زیاتر بمێنمەوە تۆزێ کەمێک زیاتر زانایان ئەفەرموویەکێک لە نیعمەتەکانی خوا جەل جەلاله لە کاتی گریانە ئینسان ئاوی لوتی بەرەبێ ئەڵەن ئەگەر ئاوی لوتی بەر نەبووە مەشغوڵ نەبووە احتیمال و فرمێسک لە چاویان نەمێن بۆ چونکە ئاگای لە خۆی نامێن محەبەت ئەبەو کەیفیەتەیە بۆیە کاتێک کە ئێمە باسی مەفاسیدی عشقی دنیا ئەکەین و باسی مەحاسینیشی ئەکەین تەنها ئەمانەوێ محەبەتی خوا جەل جەلاله لە دڵا زیندووکەینەوە چونکە ئارامی ئەم دەرسەی ئەمە ناوی ئاسایشی ڕۆحە بەخوا ئاسایشی ڕۆح بە محەبەت دروستە بێگەنە دروست نە ئەبەم خۆشەویستیە لەگەڵ خوایە جەل جەلاله ئەبەم دەربڕینی هاوسۆزیە لەگەڵ خوایە جەل جەلاله زەمانێک لەمەوە پێش کاتێک کە دڵەکان زیندوو بوون خەڵک سرود و نەشید و دەنگی خۆش و هەرچیشتی خۆی لە پێناوی خۆشەویستەکە دەری ئەبڕی بڕواکەن لایەلایەی دایکێک زەمانانێک بچۆرەوە پێشتر سێرەکەی هەمووی باسی خوا بۆ خۆشەویستی خوا بۆ جەل جەلاله ئێستر لە گەرمیان لە زۆر شوێن لایەلایەکان شعرەکانی مەولەوین دووبارە ئەکرێت باسی ئیسراء و معراج و باسی شەفاعەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله و سلم لە ساحەی مەحشەر و هەموو ئەمانن بۆچی چونکە دڵەکان پڕ بوون لە عشق و خۆشەویستی خوا جەل جەلاله ئەی لەم زەمانی وشکیە و بێئاگاییە دیقەت ئەدەی هیچ چێژێک وەرناگرین بۆ چونکە ئەم لایەنەمان فەرامۆش کردووە ئاگامان لە خۆمان نییە دین بۆ ئێستا عشقێکی مادی سەرنجی ئێمە ڕائەکێشێ چونکە عشقی حەقیقیمان نییە بۆ سوورەتەکان ئێمە ڕائەکێشن بە توندی و ئەمان بن وێنەکان ماڵەکان کاول ئەکەن هۆکارەکەی ئەمە ئەم عشقە ڕازگۆیانە لەگەڵ خۆیان نییە ئەم مەحەبەت و خۆشەویستی ڕازگۆیانە نییە دەی وەڵڵاهی ئەگەر ئەم مەحەبەتە خۆشەویستی لە دڵا هەبێ زۆرێک لە عشقەکان لە لای تۆ ئەهوەنە بنەوە یەکێک لە پیاوچاکانە فەرمێ لە ئەعتیکافا بووم
ئافرەتێکی زۆر جوان هات خۆی کرد بە ناو مزگەوتەکە مزگەوت چۆڵ زمانی کەمال ئەتاتورک کەسی تیان نییە بە تاقی تەنهام گەنجم ئەڵێ هاتە ناو مزگەوت وتی تەنها بۆ لای تۆ هاتو ئەڵێ زۆر گریام و شەرمم کرد وتم یعنی من ئەوەندە بچووکم خوایە عقوبەم ئەدەی بەو شتە بچووکە شەرمم کرد کە عقوبە بخۆم بەم شتە بچووک ئەڵێ سوژدەیەکم برد زۆر گریام ئەڵێ ئافرەتەکە زۆر چاوەڕێ کرد ئەڵێ من هەر هەڵنەسامەوە گوێم لێ بوو ئافرەتەکە ئەوت بەخوا ناپیای وەکو تۆم نەبینیەوە لەسەر زەویەوە بەجێهێشت تەسەووەر کە هەر یەکێک لە ئێمە یعنی بۆچی ئێمە بە ئەدنا شت یەکسەر سەرنجمان ڕاکێش ئەڕوا مێشک و زیهن و خەیاڵاتمان هەمووی ئەڕوا ماڵێکی بچووکی جوانە بینی سەرنجمان ڕاکێش سیارەیەکە بینی سەرنج ڕاکێش تۆزە پارەی زۆر بەخۆتەوە بینی سەرنج ڕاکێش هۆکارەکەی ئێرە خەلەلەکە لێرەیە ئەوەرە ڕازگۆیانە مەحەبەتی لەگەڵ خۆیە هەبێت هەرچی ئەبینی تو ئەو ئەبینی والله هەر جوانێکت بینی لەسەر زەویە تۆ یەکسەر بیرت بۆ لە جوانی جوانان ئەڕواتەوە کە ڕەب العالەمین بۆیە ئێمە لەم ڕۆژگاری ئەمڕۆمانە لە هەموو کاتێ زیاتر بۆ ئاسایش و ئارامی ڕۆحمان پێویستمان بەو مەحەبەت و خۆشەویستیە کە لەگەڵ خۆیە بینوێنین کە ڕەبت و هێزێک ئەدا بە ئێمە هەموو لەحظەیەک ئاگەمان لە خۆمانە ئەزانین چۆن تاعەت ئەکەین چۆن عەبدایەتی ئەکەین هوشیارین کێن ئەوانەی ئەیانەوێ بن بە وەلی خوا وشەی وەلی یعنی مەحبوب یعنی خۆشەویستانی خودا کێن ئەوانەی ئەیانەوێ بن بە خۆشەویستانی خودا وەرە کردەوە ساڵحەکانە جێبەجێکە بە بەچاکی ئیمانێکی صادقانە لەگەڵ خوا مەحەبەت لەگەڵ ئەوە بگۆڕەوە تۆ یەکی لە وەلیەکانی خوا تۆ بەشێکی لە ئەولیای خوا و یەکێکی لەوانەی کە خوای گەورە زۆر شتی گەورە گەورەت پێ عەتاءەکە لەم زەمانی فتنە و فەسادا وەلیە ڕازوەکانی خوامان ئەوێ جەلە جەلالوه کە پەیوەندی لەگەڵ ئەوە ئەوەندە پتەو بێ شتە بچووکەکانی دنیا پەیوەندەکەی لێ تێک نەدا کاتێکە لە حوزوری خوایە وەستا هەموو شتەکانی دنیا هێرشی بۆ بێنن تەئسیری لێ نەکە ئێمە ئەمڕۆ چۆن نوێژەکەین هەوڵ ئەدەین محاولە ئەەکەین شوێنێکی زۆر ئارام پەیاکەین ئەگەر مناڵ زۆر قیڕەقیرکەن بڕێکیان لێ ئەدەین ئەڵەکە جوڵە جوڵ نەکە کاتی نوێژ ئەولیای گەورە چۆن نوێژیان ئەکرد ماڵ و مناڵ ئیسراحەتیان ئەکرد کە ئەو نوێژی ئەکرد و تازە تەواو ئەو چۆنە نوێژ و ئاگای لە ئێمە نەما دەنگ بەرزەکەنەوە یاری ئەکەن قیڕەقیرەکەن ئەو هیچ ڕەبتی بەوانەوە نەما هەمومان بیستومانە یەکێک لە ئەولیای خوا قاچی ڕاکێشا لە نوێژە قاچەکەیان بڕیەوە هەستی بە ئازاری قاچەکەی نەکرد لەبەر ئەو ڕەبتەی کە لەگەڵ خۆیان هەیەی واللهی کە ئەخەوی خەوەکانت هەمووی لەوێ خەیاڵات هەمووی لەوێ هەمووی لە خزمەتی رب العالمين وكار أبو خوا جل جلاله أجر هاتو راسكي لقل أو محبتي كلقل رب العالمين دري أبر كوتا قسم لخزمتنا من أما يخوام خوش بي نازم لتشي ودسبيك برسياري همومان لخوم وألم أما يخدام جل جلاله خوش بي نازم لتشي ودسبيك كم شونم خوش بي شون لدل ما جيجير بي ابن تيمية رضا رحمة خويا بالله فتاوى أفرميه أي أو كسي كأتي بيت خوشويستي خدا وإتر ضلت بربي لخوشويستي أو سرتاي دسبيكرني بزمان دسبيك ذكري أو زور زورك يادي أو زور زورك باسي أو زور زورك حتى وكو درجة كان اللي أكلته أبيته يكيق لواني كبدل خوشد إيه چونك هشتك زور دوبارت كدولة سر زمانة دور دولة لدلتا أتشسبي كلا دلتا أتشسبي أبيت يكيق لمحبة كاني خوا جل جلاله خوايان لد أقارينا لد ألالينا دعوات لي أكين بزلتي خومن بجناه كاري خومن بشر مزاري خومن دسي خجالت من بوتو برزكين ويا إلهي ضلي الزليل من بولاي تو برزكين ويا إلهي دعوات لي أكين يا إلهي لسرجم جناه كان من وبورا جناه بأشكر كردو من عفو منك جناه بپنهان كردو من عفو منك يا إلهي لد أبارينا ودعوات لي أكين محبتي خود لضلمانا بربيا بدأ يا رب العالمين خوايا بخوايا ما هو ما تو من خوشه بخوا إلهي أجر هلو كم كريكش من هبه بخوا لعنادي من نيبوتو يا إلهي تو خود خوشه وستي خود بسر من أدب بارنا خوايا بمن يرى لو عبداني
كبسري برزة وبحضوري في غنبري خواه صلى الله عليه وآله وسلم شادبا بمان يرى لو عبداني كلا خزمت أو سري أو برزة كان وسري خوشيان برزة به يا رب العالمين خواهيان إما قناهي زور من برز كردوتو بخوا ناتواني القناها كان من بلين شرمندي بردم ديواني توين يا إلهي زور كاد قناه ما كردو تو ستر كردين إما شار دوا قناهي زور قورا ما كردو عفوت كردين قناهي بچوك ما كردو لسري بردوان بوين توبة بزي لقل ما ناجولاي توا دا إلهي داوال لي أكين تو أهلي كرم وكريمي شون لم دنيا إما تفضح نكر خواء الآخرة تفضح من مكة يا رب العالمين يا ربي خواء هرقنا هكا إما درقتنا ينخو من أدينا دسيتو تو بهانا ما نور ورزقاء من كلبنا كان يا رب العالمين يا ربي خواء داوال لي أكين بناوي جوانة وصفتي برزة باسم عظمة بركاتي أسماء وزي بسر من أبو بارينا يا ربي خواء ضل من آرامك خواء مالكا من آرامك تو قوري خوت خوايا آرامي من في بخشة أمتي في غمريان صلى الله عليه وآله وسلم آرامك يا ربي خوايا كساني صادق وصالح وخوا ناس بكرة خاوني أمولاتي أما يا رب العالمين دزو جد وخراب كاران لم مولاتي أما دور خروي يا أكرم الأكرمين خوايا داوان لي أكين ولاد أبارين ولا قناهي دايكو باك من مبورة لقناهي براو خشكان من مبورة لقناهي خيزان وهاوسر ومن الله كان من مبورة خويا لقناهي وشكان ما مبورة الروج قيامت لقناهي باء بابير ما مبورة يا رب العالمين خويا لقناهي مردوكان ما مبورة يا أكرم الأكرمين خويا لقناهي أمتي في غمريان صلى الله عليه وآله وسلم مبورة خويا مردويكي زور هي بينأزو بيكس كزني دعاء وبكا خويا إيما دسي الزليلي وتوبر زكينا ويا ربي يا إلهي لتألا علينا وأبارينا وخويا جان داود لي أكين لقناهي هميان مبورة يا ربي خوايا داوال لي أكن أو دايكو باوكاني كم من الله كان لا يأدي أن كردن دعاء بوبكن وإما دعاء بو أكين يا ربي خوايا لقناهي هميان ببورة يا ربي خوايا جان تخد أزاني إما الدنيا يكيشو قرفت من هي خوايا الدنيا مشكلة دوري داوين أزاني إيرجي امتحان يا إلهي داوال لي أكن بقوري إخوت كيشكان من حلك بخوايا ما كشقنا من بيبلين تنها تو نبي يا إلهي ديتو بقوري إخوت خوايا داوال لي أكن برحمو بزي خوت بكرمي خوت خوايا همو قرفت كان من بوشارة سركة همو درقا خير كان بسر ما نبكروا خوايا درقاي زور لجياني إيما داخراوا داوال لي أكن يا فتاح طوابي درقا كان بسر ما نبكروا يا ربي خوايا لد أبارينوا لد ألا علينوا صلاوي إيما بقينا بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم يك نوما لخزمتي بينا يا أكرم الأكرمين خوايا داوال لي أكن بناوي جوانت بصفتي برزة باسم عظمت بأمتي أو قبول مانك بشوين كوتي أو قبول مانك برشفاعتي أو من بخال لجر سيبري آلاي أو حشر مانك يا ربي خوايا داوال لي أكن زمان من كل الدعاء دعاء كاني إما دعاء أكن بزماني في غمريان صلى الله عليه وآله وسلم خوايا أو خوشوي استمن لهمو عمريا هرشتي داوال لي كردوي خوايا إمش داوال لي أكن بيمن عطاك خوايا أو خوشويستمان هرشتكي لهمو عمريا پنا بيقرتوي إمش پنات بيقرين وپنا من بدا يا رب العالمين يا ربي خوايا ضل من راكش ولا خوت خوايا بمن كره ولي خوت خوايا بمن كره خوشويستي خوت خوايا بمن كره لو كساني كتولي أن راضي يا رب العالمين خوايا الرضا من دي خوت بسر معنا ببارنا تو قوري خوت الرضا من دي خوت بسر معنا ببارنا يا إلهي داوال لي أكن بناوي جوانت بصفتي برزت باسم عظمت كرم ومهرباني خود بسر معنا ببارنا عفو ومهرباني خود بسر معنا ببارنا بخوا پروردگار اما الدعاء للاي هیچ کسی ناکن للاي تو نبي نيازي دلمان بو کس در نابرن بو تو نبي خواه تو آقاد در دلکان مانا اويك امانوي لدلمانا بيمن عطاك يا أكرم الأكرمين خواه تو زور دولة من دو امش زور هجار تو قوري خود رحم بم هجاران بك يا رب العالمين أويك أمانة لدنيا دا لآخرتها بمن أعطاك يا رب العالمين يا ربي خوايا كوتاي قسكان من بصلوات بوديدائي بيغمبريان صلى الله عليه وآله وسلم كوتا أكين داوات لي أكين ولد أبارنا ولد ألالينا وأم صلواتاني إمي بيبقينا يا ربي خوايا بأندازي دنكي هناركاني هلبجا بأندازي قلاي بايزي أمصال بأندازي هنمي باراني أمصال خوايا بأندازي جاي صوزوي أمصال صلوات ودي داري بيغمريان صلى الله عليه وآله وسلم أنيرين خوايا داوات لي أكين صلاة والسلام إما
بو بطوائي پیغمبران عليهم الصلاة والسلام بقينا يا ربي خواهي جان سلامي إما بطوابي أولياء والصالحين أم أمة بقينا يا ربي خواهي جان داوال لي أكيم بمان كرا أو عبداني كأصحاب بيان أشناء يا رب العالمين خواهي بمان جرى لو عبداني كأصحاب أزانا أمان شكارك أكانوا خريكي تشين خواهي همو كاركاني إما يا إلهي أرزي أصحابك يا أكرم الأكرمين أرزيانك يا إلهي كإما يشك إلا محبكاني أوان لخوش يستكاني أوان يا ربي خواهي جان صلاة سلام الرضوان قوري خوت سلام يا إلهي أنيرين بو آل أصحابي في غمرجان صلى الله عليه وآله وسلم وهروها وصاحبي أم كتابا كابن القيم رضا ورحمة خواهي لبي خواهي داوال لي أكين همو أم سلامانيان في بقينا تو قوري إخوات أم كلماتاني كلا خزمت أم كتاب ودرسا وتومان اللي أمن قبولك بيكرة رأي الروشن لنا وقورا كان معنا يا أكرم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين وإقورا لقناهي منو شيء وجبوري خوالي من قبولك يا رب